سڵاتان لەبێ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان من عیمران میر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ لەگەڵەوەی خۆشەویست بەردەوامم. ئەم ڕۆژ لە شاری هەولێرم و دەمهوێت پەیامی کۆمەڵی قوتابی ناڕازیتان بۆ بگوازمەوە لەسەر بڕینی دەرماڵەکان. خۆشەویستان دیارە زیاتر لە 5 ساڵە دەرماڵی قوتابیان بڕاوە و تا ئێستا هیچ بڕیارێک نییە بۆ گەڕانەوەی ئەم پاشەکەوت ئەم دەرماڵەیە. بۆی ئەمڕۆ من دەمهوێت لەگەڵم قوتابیانە بووم و بزانم ئاخۆ هۆکار چییە کە دەرماڵەکانیان بڕاوە و هۆکار چییە کە لە ئێستا کەدا کۆبوونەتەوە. من پەیامی ئەوانتان بۆ دەگوازمەوە بینەر و بیسەرمان بن و لەگەڵماندا بن. قوتابی هەیە لە قسم داخلی هەموو ئیشێکی ناو قاوشەکەی خۆی ئەکا بەس بۆ ئەوەی دەرماڵی ئەو خواردنە نەیدا لە لایانی معنەویەوە زۆر ڕووخاوە. بۆ نمونە خوێندکارمان هەیە ڕۆژانە پارێکی ئەدەنێ تەنها بەشی مەعازەرەکڕینیەکە بێ ئەوەی هیچ خواردنێک بخوا لە کۆلێژ. بەڕاستی تەڵەبێک ئەگەر پارەی پێ نەبێ چۆن نەتوانێت بخوێنێت، چۆن نەتوانێت سەرکەوتوو بێت، چۆن نەتوانێت ببێتە کەسێک کە 2000 سوود بە کۆمەلگا بگەێنێت. پاشکەوتی مجهڵوە شاوەتەوە پێویست دەکاتن دەرماڵە برێتەوە بە قوتابیان بۆی قوتابیان تۆزێک لە معادەکانیان ساڕەش بێکەم بێتەوە. وەزارەتی دارایی بە بڕیاری ئەنجومەنی وەزیران بڕیارێکی هەڵەیدا کە کاریگەری هەبوو لەسەر قوت و داهاتی خوێندکاران و قوتابیان. ئامانسان چییە لەم گردبوونەوە و ئەم گردبوونەوەیەکی خۆڕسکە؟ بەڵێ ئێستا ئەمە قوتابیان لە بەردەم وەزارەتی خۆنی باڵای داوای وەرگرتنەوەی دەرماڵەکانمان دەکەن کەەوە ماوەی 5 ساڵە بە بیانی و قەیرانی ئابووری دارایی واتە بڕاوە. ئێستا هیچ بیانووی کە نەماوکە ئەو دەرماڵی نەدرێتن. بڵێ ئەوش خۆڕست هیچ لایەنێش حیزبی لە پشتۆنی واتە ئێمە تەنها ئێمە چینی قوتابیان و خوێندکاران لەسەر ئاستی زانکۆ پەیمانگەکان ئەو گردنەوە ئەجەن بە ئامانجی ئەوەی دەرماڵەکان بۆ قوتابیان بگەڕێنەوە. بەڕاستی ئاگیان لە حاڵی قوتابیان نییە. باش حاڵی قوتابیان چۆنە لە پاشەوەی کە دەرماڵە بڕێداوە؟ ئایا کاریگەری بەسەر قوتابیانەوە هەبووە؟ بەڵێ ڕادێکی زۆر کاریگەری بە تایبەتی ئەوانێکەوە باری ئابووریان نزمە هەژارن داران زۆرن. بەڕاستی بەشی چهارێ زۆر قوتابیان پێوەست بەو دەرماڵەی بەڕاستی ینی پێداویستێکی زۆری بۆ دامنێک لە ڕۆژانە هاتوچۆ هاتە مەسروفی ئەگزار زۆر لەسەر قوتابیە. ئەم دەرماڵەی تا ڕادەیەک کەمەک ئاسان دەکرێت لەسەر شانی قوتابی. پێت وایە حکوومەت لە ئێستا کەدا هیچ بیانووی نەماوە هیچ باسێک کراوە بۆی دەرماڵەکانیەوە بگەڕێنرێتەوە؟ هیچ بیانێک نەماوە بەڵام کەس نهاتوە دەنگ. ئێستا ئەمە گردنەوەمە ئەنجامدایە تەنانەت نوێنەرەکەشان نهاتەوە واتە لایەنەکان وەزیر لەکوێ وەزیر بابێت بەدەم داواکاری هاوڵاتیان بەدەم داواکاری قوتابیان وەزیر کاری چییە نوێنەرەکەی کاری چییە تا ئێستا لایەنێکی پەیوەندیدار نهاتوو بەدەم داواکاریەکانمان بێن داواتان چیە قوتابیان بێن بەدەهانامان لایەنێک نهاتوو بەدەممان. داواکاریتان چییە و ئامانستان چییە لەم گردبوونەوەی لێرەوە ئەوەی لێرە هەمووی خوێندکارە؟ لەم گردبوونەوە زۆربەی ئەو گردبوونەوەی ئێرە هەمووی خوێندکارە. وەروای ئێمە داواکاریمان چەند پارێکی کەمەکە دەرماڵێکە چەند ساڵە لە ئێمەیان بڕیوە کە بەشی کە موچێکە ئەو هەموو داهات و پاش ئەو کۆتاهاتنی خەیرانی دارایی و گەڕانەوەی هەموو پارەیە موچێکی کەمی ئێمەیان پێ نادرێ ینی نازانم حکوومەت ئیشی چییە. ئەم موچەکەمەی کە بە ڕێژە کەمە بەڵام بۆ قوتابی زۆرە تەسیری لێەوە کردووە؟ ئەو موچەریگەری هەبووە کە لە دوایەوەی ئەنە قوتابی ژیانی ناخۆشتر بووە بەوەی بڕانێ موچەیە؟ یعنی ئەو موچێکە بشگەڕێنەوە کلینێکی زۆر پڕ ناکاتەوە لەو بارەیە مەکە موچێکی زۆر کەمەکە چ لە زاریا خوشێستە زارە بەزیانی تەنا کلینێکی زۆر بچوکی ژیانی مەپڕکاتویان لەوانێ نیوەی هاتوچۆ ئێمە بێ یان نیوەی خواردنی ئێمە بێ نیوەی جلکی ئێمە بێ کە زۆر کەمە بەڵام بۆ موچەکەمەشەوە بۆ داهاتەکەمەشەوە ناتوان کە ینی ناتوان کە داهاتی ئێمە دابکە کە داهاتش زۆر کەمە ینی ئەمە بۆ ئەوەندەش ڕازین ئەوەندەش نادەم بێ ئێمە. باشە داواکاری چیە لە وزارەتی خوێنی باڵا کە ئێستا لە بەردەم وزارەتی خوێنی باڵا ڕاستی دەتەوێت چی داواکاریەکان ناڕاستەکەی؟ داواکاری مەکوهورە قوتابیان ئەوەیە کە ئەو دەرماڵەمان پێشکەش بۆ بگەڕێنەوە کە موچەی زۆر کەمە کە چەند ساڵە بڕیویانە کە ئێستا وەزع بەرەو باش بووە هەروە وەزعی داراییش بەرەو باشتر ڕۆیشتوە هەروە پارەی زیاتریش بووە داوا لە کاری موچێکی ئاوا کەم بگەڕێنەوە بۆ خوێندکارە. نووسیوتە ژیانی کولەمەریمان قبوڵ نییە مەبەست چیە لەمەی کە بەرزت کردوتەوە؟ مەبەستم ئەوەیە ئەگەر دەرماڵە نەدەن ژیانی خوێندکار دەیان خوێندکار سەدان خوێندکار هەزاران خوێندکار بەهۆی ئەوەی کە باشە ئەم دەرماڵەی کە بڕاوە کاریگەری بەسەر ئێوەی قوتابی هەبووە؟ بێگومان کاریگەری هەبووە چونکە ئەگەر دەرماڵە هەبێ ئەوە ژیان و گوزەرانی قوتابیان و خوێندکاران زۆر بەرەو باشتر ئەچێ و لە ڕووی خوێندنیشەوە زۆر بەرەو باشتر ئەچێ و باشە داواکاری چیە کە ئێستا لە بەردەم وزارەتی خوێنی باڵا وەستاوی دەتەوێت داواکاریێکیان ئاڕاستەکەی؟ ئەمەوێ بە زووترین کات دەرماڵەمان بۆ بگەڕێنەوە کە چەندین ساڵە لێمیان بڕیوە
هیوادارم بەدەم داواکەشمانەوە بهێت تا مەسروفی ئەگزار زۆر لەسەر قوتابیە ئەم دەرماڵێ تا ڕادەیە کەمێک ئاسان دەگەشانی قوتابی موچێش کەمی ئێمە پێ نادرێ ینی نازانام حکوومەت ئیشی چییە ئێمە ئامەزمانەوەیە باری بژێوی خوێنکاران بە تەواوەتی جێگر بێت لەگەڵ هەڵگرتنی پاشەکەوتی موچە دەرماڵەکانی هەڵگەڕێتەوە. دەرماڵەکە خۆی هیچ نییە بەڵام بۆ چینی قوتابی زۆرە. من ئاگادارم هەر ئەم ساڵ باوکێک فەردەئاردێکی بۆ کچەکەی فرۆشتووە پارەی فەردەئاردەکەی داوە لە کوردستان فەردەئاردێک 13000 15000 قوتابیەک بە پارەی فەردەئاردێک بگەڕێتەوە داخلی لە ماڵەوە. خوێندکارێکە لێرە ئامادەن ئەمەستان چ لەم گردبوونەوە بۆچی لێرە کۆبوونەتەوە. وڵای ئەمە زمانەوەیە دەرماڵە بۆ خوێندکارم گەڕێتەوە بەڵام دەرماڵە و هەروە وەرنەگرتنی باز و ڕسوماتێک لەسەرەوەی کە داخلی. تۆ لە ئێستادا قۆناغی چەندی؟ من لە قۆناغی سێم. قۆناغی سێ تا ئێستا هیچ دەرماڵەیەکت وەرنەگرتووە؟ هیچمان وەرنەگرتووە. ئێمە هەر داخلی زانکۆ بووین ینی 2016 مە وەرگیران 2015 دەرماڵە بڕاوە ئەو نزیکەی 4 ساڵە. باشە کاریگەری بەسەر ئێوە هەبووە بڕینە و دەرماڵەیە؟ بەڵێ کاریگەری زۆری چییە بووە ڕەنگە کاریگەری بەسەر منەوە نەبڕام کاریگەری بەسەر هاوڕێکەمەوە بووە کە پارەی نیسکافیەکی پێ نەبووە چایەکی پێ نەبووە لە بەرەوەی لە دوورەوە هاتووە لە بەرەوەی لە خەباتەوە هاتووە لە هەریرەوە هاتووە لە سلێمانیەوە هاتووە ئەمانە هەمویان کۆمەڵک معاناتیان هەبووە کە هاتوونە تێرە بەڕاستی سەڵەبێک ئەگەر پارەی پێ نەبێ چۆن نەتوانێت بخوێنێت چۆن نەتوانێت سەرکەوتوو بێت چۆن نەتوانێت ببێتە کەسێک کە 2000 سوود بە کۆمەلگا بگەێنێ نەخێرا بێت پێچەوانەکەی دروستە بێت. بۆ لە ئێستادام ئەم گردبوونەوە کرا پێتان وایە ئێستا هیچ بیانوێک نەماوە بۆ نەدانیم دەرماڵێ؟ ئێستا باشترین دەرفەتە لە بەرەوەی تۆ ئێستا هیچ بیانوێکن نەماوە شەڕی داعشن نەماوە موچە باش بووە ئەی باشە بۆ ئەو دەرماڵەیە کە 600,000 کە 30,000 بوانی ناوەخۆ بەڕاستی شەرمەزەهریە ینی نازانم 600,000 پارەیەکە بۆ حکوومەت لەوانەیە کەم بێ بەڵام بۆ قوتابی 600,000 زۆرە من بۆ قوتابی ئەڵێم 600,000 بەڕاستی لە ئێستا زۆرە لە ڕەنگە کۆمەڵک شتی لەسەر کەم کاتەوە ڕەنگە کرێ هاتچووی بۆ کەم کاتەوە ڕەنگە بتوانێت بە ئاسوودەی هاتچۆ بکاتم بەڵام ڕەنگە گەر ئەو پارەی نەبێ نەتوانێت ئەگەر نەخۆش بێ بێت بە پاس بچێتەوە شەو درەنگی بەسەردا بێ 2 سال لە پاسەوە چاوەڕێکا بۆی بچێتەوە بەڵام ئەگەر ئەم دەرماڵەیە هەبێ ڕەنگە باشتر بێ بۆی ژیانی گوزەرانی بۆی تۆزێک ئاسوودەیە بێ بۆی تۆزێک هیوایە بێ بۆی بخوێنێ بە ئاسوودەی بخوێنێ. نووسیتە بڵێ بۆ گەڕانەوەی دەرماڵەکانمان مەبەستە لەم قسەیە چییە ینی دەرماڵەکانی ئێوە چەند ساڵە بڕێنرا؟ کارانی زانکۆ پەیمانگاکانی شاری هەولێر لێرە کۆبوونەوە داوای یەکێ لە مافەکانی خۆمانەکەنەویش بریتە لە دەرماڵە کە بۆ ماوەی چەند ساڵێکە لێمانیان بڕێوە. تۆ قۆناغی چەندی؟ دوو. تاوەکو ئێستاکە هیچ دەرماڵەیەکە وەرنەگرتووە؟ نەخێر. باشە ئەم بڕینێم دەرماڵەیە کاریگەری بەسەر ئێوەی خوێندکار هەبووە؟ بێگومان کاریگەری زۆریشی هەیە بۆ نمونە خوێندکارمان هەیە ڕۆژانە پارێکی ئەدەنێ تەنها بەشی معازەرە کڕینیەکە بێ ئەوەیە هیچ خواردنێک بخوا لە کۆلێژ. ئێوە مەحازەرەکانیش بۆ نمونە مەرزەمانی کە ئەتاندرێتی هەمووی پارەی خۆی دەن و پارەی و مەرزەمانەش دەن؟ ینی باشە لە هەفتەیەکە لەوانەیە چەند پارە ینی نزیک بە مەرزەمە دەی؟ وەڵا لەوانەیە 500,000 6,000 بڕوە زیاتریش کۆلێژ بۆ کۆلێژ دەگۆڕێ بەڵێ. باشە بۆ لەم کاتەیە ئەم گردبوونەوەیەتان کرد پێت وایە ئێستاکە هیچ بیانوێک نەماوە بۆ حکوومەت ئەم مافەیە نەداتەوە قەیرانی داراییش نەماوە بۆیە دەمانەوێت دەرماڵەکانمان پێ بدەن. وڵای ئەمانجم ئەوەیە کە دەرماڵەکانمان لە بۆ بگەڕینەوە کە هەملۆ ناو تەڵەبەکان ناو شار و تەڵەبەکانی داخلیش بەڕاستی سفادەشی زۆری ئەبی گەڕان ساڵە خوێندکاری مەرحەلە لە قۆناغی سێت و تا ئێستا هیچ دەرماڵەیەکە وەرنەگرتووە؟ وڵات جگەلەوەی دەرماڵ وەرنەگرتێ لە 2016 پارەی داخلیشان لێ وەرگرتی 100,000 100,000 پارەی داخلی. باشە ئێوە لە خوێندنە واتە لە بۆ محازەڕەکان پارەی مەرزەمەکان هیچ مەسرفێکتان هەیە مانگانە زیاتر لە 6,000 کە وەکو حکوومەت دیاری کردووە مەسرفتان نییە؟ بۆ خۆی ئەگەر ئەو 6,000 بشگەڕێتەوە بڵێن ئەو 6,000 بەشی مەلزەمە و شتەکان ناکات ڕاستی ناوەڵە ناکات چکە بڵێن لە عفتەیمە چەند مەلزەمەک ئەکڕێن وەکوی کە ئەمە لە داخلین پێویستیشی گەلێک زۆر هەیە محاناتەکانی تەڵەبەی داخلی گەلێک زۆرە. بۆ لە ئێستا کەدا ئەم گردبوونەوەیەتان کرد پێتان وایە ئێستا باشترین کاتە؟ بەخۆی ئەرەوەڵە چکە ئێستا بڵێن قەیرانی دارایی شتیوانەمایە مشداواکەین دەرماڵەکانە لەو گەڕینەوە. حەزم لێ لەم هاوڕێت بپرسم ژیانی قوتابیان چۆنە لە دوای بڕینی دەرماڵە ئایا ئەم بڕینی ئەم پارەکەمە بۆ حکوومەت و بۆ قوتابی کە پارەیەکی پێم وایە زۆرە کاریگەری بەسەر ژیانی قوتابیەوە هەبووە؟ دیارە کاریگەری تاوی سەر ژیانی قوتابیەوە بۆ قوتابی لە ئاستێکی زۆر خراپ گوزەر دەکات چەندە بڕۆ پارەی پێشتر کە دەدرا بە قوتابی زۆر کەم بوو بەڵام دەیتوانی مەسەلەن تۆزێک لە پێویستەکانی قوتابی کە بەرز بکاتەوە یان بتوانێت تۆزێک بژێوی ژیانی خۆی بێ باش بکە هەر چ نەبێت دەیتوانی پارەی هاتووەکەی پێ بدە یان تۆزێک لە پارەی مەرزەمە و شتەکانی پێ دابین بکاتن بەڵام بەو پێوزانیارێنی کە هەتا هەر خوێندکارێک تەنها بۆ هاتوو چوەگە لە نێو شار بێ
مانگانە چەندیە چێگەر بێ نمونە تەکسیەک بگرێ تەکسیەک هاتوچۆ پێ بکان نزیک چەندی دەبێت داتێ ماگانە 56,000 دەبێتن بەس هاتوچۆی ناو شار ئەگەر تاکسی بگرێتن کۆمەڵە قوتای پێکەوە تاکسی بگرن ینی ئەو بڕەپارە لە ماوەی ڕابردوو کە بڕا ینی کاریگەری زۆ خراپی دەست قوتابیان نەبوو ینی کە پێشتریش قوتابی دایمەن داوامان ئەومان دەکرد کە ئەو بڕەپارەی زیاد بکرێت چووکە پڕەکەی زۆر کەم بوو ینی ئێستا وای لاتوە خەڵک ینی لە سەردەمی حکوومەتی پێشووی عێراق دەرماڵی قوتابی هاوتای موچەی مۆزەفێک بوو یعنی ئەو وچەیە کە مۆزەفێک وەری دەکرد داوای حکومی هاوتای موچەیە بوو کە درا بە قوتابی بەڵام سەبرە ئەو دەرماڵی بە قوتابیان کەم کراوە تا گەیشت ئەو بڕەکەمەی کە ئێستا کە لە ماوەی ڕابردووە درا بە قوتابیان کە ئێستاش بڕاوە ینی بە پێویستە زانین ینی کە ئێستا پاشکەوتی موچ هەڵوەشاوەتەوە پێویست دەکاتن دەرماڵە برێتەوە بە قوتابیان بۆی قوتابیان تۆزێک لە معانەتەکانیان ساڕش بێکەم بێتەوە هەچەندە قوتابی لە وڵاتی ئێمە ئەوەندە هیوا بڕاوە کە دوای دەرچوونیش نەهەلی کاری هەیە نە شانسی ئەوەیە کە دا بمەزرێتن لە کاتێکدا لە کاتی خوێندەکەیدا ئەو هەموو ئازار و نەهامەتێ دەچێژێتن باش حەزەکەم و هاوڕێت وەرگرم باشە بۆ دەرماڵی قوتابیانیان بڕی حکوومەت توانای نەبوو تەنانەت ماگەنە 6,000 بدا بە قوتابیە لەبەرچی بڕیە یەکێک لە بڕیارە هەڕەکانی حکوومەتی هەرێم ئەوە بوو کە ئەو دەرماڵەی بڕی لەبەر ئەوەی بەدایان ڕێگای تر ئێمە هەموو خەڵک چەندی ساڵە ئاگادارە کە پارە بە هەدەر دەدرێ بەڵام دەیانتوانی ئەو پارەیە لە شوێنێکی کە هەندێک گەندەڵی کەم بکەنەوە نەوک بێن دەرماڵ دەست بۆ دەرماڵی خوێندکاران بنن لەبەر ئەوەی ئەوە مافێکی سەرەتایی خوێندکارانە بڕێکەی زۆر کەمە خوێندکار بەم بڕەکەمە دەتوانێت هەر نەبێ بڕێک لە پێداویستەکانی کە نەشیتوانی وە بەتەواوەتی جێبەجێ بکە ئەکە بڕی باری سەرشانی زیاتر قورسکرد ئێمە دەیان خوێندکارمان لەگەڵ بوو لە کاتی خوێندنەکەشیاندا ئیشێکی تریان دەکرد ئەمە هەم کاریگەری لەسەر ئاستی زانستی هەبووە هەمیش وای کردووە کە ئەم خوێندکارە دوور بێت لە هەموو ئەو بڵێ چالاکیەکانی زانکۆ لە هەموو شتێک بۆیە حکوومەت هیچ قوتابیەکتان هەبووە بەهۆی بڕینیم دەرماڵەیان بەهۆی نەمانیم دەرماڵی وازی لە خوێندن هێنا بەیان ڕەوشی باری دارایی زۆر ناخۆش بوو بێت ئێمە دەیان نمونەمان لایە یەکێک لە نمونونەکان یەک برادێکمان زۆر تەلەفۆن و شتمان بۆ کرد کە بێتەوە خوێندن و بەردەوام بێ بەڵام وتی من بەهۆی ئەوەی باری دارایی ماڵێمان زۆر خراپە و ماڵەوە ناتوان هیچ پێداویستێکی زانکۆمان بۆم دابین کە نەیتوانی هەتاوەکو دواتر بە کۆمەڵێک هەوڵ توانیمانە ینی تۆزێک ئەو بارەی بۆ سەرشانی قورسکەین و بێتەوە ینی دەیان نمونە هەیە بۆیە حکوومەتی هەرێم لەگەڵ باشبوونی دۆخی دارایی حەقە چاوێک بە مۆسع بخشێنێتەوە و دەرماڵی خوێندکاران باش بکە و بۆشیان بگەڕێنیتەوە و زیادیشی بکە نەکەرەوە و پاشەکەوتیش ئەوەی کە لە ڕابردوو پاشەکەوت کراوە پێویستە ئەگەر پێش ئەوەی فەرمانبەران هی خوێندکاران بگەڕێتەوە لەبەرەوەی هەم بڕەکەی کەمتنە هەمیش دەتوانێت پاڵپشتێکی باش بێ بۆ خوێندکارە بەڵە بینەرانی خۆشەویست ئەوەی کە بینیتان و بیستان پامی بەشێک لەو قوتابیانەیە کە لێرە کۆبوونەتەوە پێیان وایە ئێستا باشترین کاتە بۆ کۆبوونەوەیان لە شوێنێکی ئاوا بەڵام بەداخەوتاوە کوێستاکە کە ئێمە لێرەین هیچ لایەنێکی پەیوەندیدار بەدەمیانەوە نەهاتوە و جۆی لە داواکانیان نەگرتووە ئەوان یعنی داواکاریەکی زۆریان نییە تەنها داواکاریەوانەوەیە 56,000یان بۆ بگەڕێنەوە کە ڕەوشی ژیانیاوان خۆشترەکە من لە نێوە قوتابیانە بەردەوام دەبم و پامی زیاترتان بۆ دەگوازمەوە دوورمەکەونەوە لەگەڵماندا قوتابی هەیە لە قسم داخلی هەموو ئیشێکی ناو قاوشەکەی خۆی ئەکا بەس بۆ ئەوەی دەرماڵی ئەو خواردنە نەیدا لە لایانی معنەویەوە زۆر ڕووخاوە بۆ نمونە خوێندکارمان هەیە ڕۆژانە پارێکی ئەدەنێ تەنها بەشی معازەرەکڕینیەکە بێ ئەوەی هیچ خواردنێک بخوا لە کۆلێژ بەڕاستی تەڵەبێک ئەگەر پارەی پێ نەبێ چۆن نەتوانێت بخوێنێت چۆن نەتوانێت سەرکەوتوو بێت چۆن نەتوانێت ببێتە کەسێک کە 2000 سوود بە کۆمەلگا بگەێنێت پاشکەوتی موچ هەڵوەشاوەتەوە پێویست دەکاتن دەرماڵە برێتەوە بە قوتابیان بۆی قوتابیان تۆزێک لە معانەتەکانیان ساڕش بێکەم بێتەوە وەزارەتی دارایی بە بڕیاری ئەنجومەنی وەزیران بڕیارێکی هەڵەیدا کە کاریگەری هەبوو لەسەر قوت و داهاتی خوێندکاران و قوتابیان ئامانستان چیە لەم گردبوونەوەی بۆ لە ئێستا کەدام گردبوونەوەتان ئەنجام داوە بەڵێ ئێمە ئامەزمانەوەیە باری بژێوی خوێندکاران بە تەواوەتی جێگیر بێ بە تایبەت ئەوەی کە ئێستا قەیرانی دارایی نەماوە هەمومان دەزانین موچە بە شێوەیەکی باش ینی دابش دەکرێ و کێشەی موچە نەماوە لەگەڵ ئەوەی کە خوێندکاران پارەی داخلیشیان داوە لەگەڵەوە 100,000 لێ باسی ئەو بکەین بڕینی ئەم دەرماڵەیە کاریگەری بەسەر هیچ قوتابیەکەوە هەبوو ژیانی هیچ قوتابیەکەت بیست لە دوای بڕینی دەرماڵەکە ژیانی ناخۆش بوو بێت من وەکو خۆم نەمبیست ئەوەی کە واز لە خوێندن بێنێ لەبەر ئەوەی بژێوی ژیانی باش نییە بەڵام بە شێوەیەکی ڕوون دەیبینین کە ژیانیان چەند لە ناخۆشیدا بێگومان ئەم
بڕەپارەی کە دردێ بە خوێنکاران هێندە زۆر نییە بەڵام دەتوانێت جێگرەوەیەکی باش بێ ینی بەلانی کەم بەشی هەفتەیەک یان بەشی چەند پێداویستێکی سەرەتایی بکە کە بۆ خۆی بکە. حەزم لێ باسی ئەوم لۆ بکە یعنی ئەگەر بێت و لە زانکۆ تەنها پارەی مەرزەمەکان بدەیت لە مانگێکدا زیاتر لە 6,000 مەصرف ناکەیت. بەس مەلزەمەکان من لە قۆناغی چوارەمم تاوەکی ئێستا زیاد لە 100,000 بەس پارەی بەحسەکەم بۆ بێجگە لەو مەلزەمانەی کە کڕیمە ڕۆژانە بەس کرەی پارەی مەلزەمەی بەحسەکەم بووە 100,000 زیاتر. باشە حلیمەخانەوە وەکو ئامادەکارێکی ئەم گردبوونەوەیە بۆ لە ئێستاکەدا ئەم گردبوونەوەیتان ئەنجامدا و بۆ لەم سات وەختەیە پێتان وایە ئێستا حکوومەتی زبیانیوەکی نەماوە بۆ بڕینی دەرماڵەکانتان؟ بێگومان لەبەرەوەی ئێستا بڕیاری هەڵگرتنی پاشەکەوتی موچە درراوە لەبەرەوەی کە دەرماڵەکانی مەش لەگەڵ بڕیاری پاشەکەوتی موچەیە بڕدراوە بە پێویستمانزانی کە ئێستا لەم کاتە و تەوقیتەدا بڕیاری ئەو گردبوونەوەمانداوە لەوەی بتوانین هەم لەگەڵ هەڵگرتنی پاشەکەوتی موچەیە دەرماڵەکانی مەش بگەڕێتەوە. ئەم بڕیاری کە 5 ساڵ لەمە بەردرا بۆ بڕینی دەرماڵەکانیەوە تا چەنم بڕیارێکی تەندروست بوو پێ وایە ئەم بڕیارە لە جێی خۆیە بوو. بێگومان نەخێرەوە بڕیارێکی زۆر هەڵە بوو لەبەرەوەی بەدەیان خوێنکار لە ماوەی ئەم 5 ساڵەدا لە خوێندن دابڕاون بەرەوەی نەیانتوانیوە گوزەرانی خۆیان بگوزارێنن هەم ئەوانەی کە لە دەرەوەی شار هاتوون بۆ خوێندن هەم ئەوانەی کە لە ناو شاریشن یان ناچار بوون کە کار بکەن ئەمەش وای کردووە کە نەتوان تاو گرنگی بە خوێندنەکەم دەن و دواب بکەون. باشە هیچ قوتابیەکت بیستووە کەوازی لە خوێندن هێنابیان ڕۆژی دارایی ئەوەنە ناخۆش بکە قوتابیان کۆمەچیان بۆ کردبێ بۆی بتوانین لە خوێندنەکەی بەردەوام بێت. بێگومان ئەوە زۆر بەربڵاوە لە زۆربەی زانکۆکان لە زۆربەی بەشەکاندا گروپ هات دروست کراوە بۆی کە یارمەتی ئەم خەڵکانە بدەن یان لە شوێنەکانی کە دەرەوەی شارن گروپ دروست کراوە لەوەی کە یارمەتی لە خەڵک کۆبکەنەوە بۆ ئەو قوتابیانەی کە کەم دەرامەتن و توانیان نیە لە خوێندن بەردەوام بن. ئێستا لە بەرەدەم وزارەتی خوێندنی باڵین دەتەوێت چ ئاراستەیە چ پەیامێک ئاڕاستی وەزیری خوێندنی باڵا بکەیت و ئەو چ پەیامێکی ئێوە بگەێنێت تا ئێستا بەدەم ئێوە هاتووە؟ بەڵێ کەمێک پێش ئێستا نوێنەری ئەو لێرە بوو هەرچەندە دوو گرتمونەوە پێشتر کردووە بەڵام نوێنەری ئەوان نەهاتوونەتەرە بە بویانی و ئەوەی کە ئێمە ژمارەمان کەم بەڵام ئەمڕۆ نوێنەری وەزیر خۆی هاتووە ئێستا بەشێک لە بەڵێنێکی پێدان دوو خوێندکارمان دوو نوێنەرمان ئێستا ڕۆیشتون لەگەڵ وەزیر دابنیشن ئیتر نازانم بەڵێنەکە کەوێتە سەر ئەو داواکارین کە وەزیری خوێندنی باڵاش پاڵپشتی داواکاریەکانی ئێمە بکات لەوەی کە لە ئەنجومەنی وەزیراندا بڕیارێک دەربچێت چۆن هەڵگرتنی پاشی کەوتی موچە بڕیاردرا گێڕانەوەی دەرماڵەکانی ئێمەش بڕیار لەسەر بدرێت. ڕۆژی خوێندکاران چۆنە لە دوای بڕینی دەرماڵەکانیە؟ بەڵێ لە دوای بڕین دەرماڵەکان دیارە دەرماڵەکە خۆی هیچ نییە بەڵام بۆ چینی قوتابی زۆرە یعنی 6,000 بۆ چین و قوتابی دەتوانێت زۆر لە پێداویستەکانی پڕ بکاتەوە کە بۆ نمونە پێداویستی هاتووە بەتایبەتی ئەو قوتابیانەی کە لە بەشەناو خۆین پێداویستی هاتوویان پێداویستی خواردنیان هەر پێداویستێکە بتوان پڕ بکەن لەوانەیە ئێستا قوتابی هەبێ مانگانەی لەو دەرماڵەیە کەمتر بێ یعنی نییە پارەکە نییە ئەگەر ئەو دەرماڵی هەبێ لەوانێ بتوانێت کارەکانی ڕای بکە. باش حەزم لێ باسێکی لە تۆ قوتابی ناوخۆی ناو شاری باشە تۆیە کە بۆ نمونە ڕۆژانە هاتووەکەی بۆ زانکۆ نزیک مانگانە چەندە مەصرف بەس بۆ هاتووشۆچێت یان ئەگەر تەکسیە بگرێن نزیک چەند یەدێکێ؟ ئەگەر تەکسی بگرم لەو شوێنێکە لێمە بۆ زانکۆ یان 4,000 دەدەم لە بۆ چوون لە بۆ چوونە زانکۆ 4,000 لە بۆ چوونەوەی ڕۆژانە 8,000 ڕۆژانە 8,000 دەچێت و حساب کە مانگ کەسی ڕۆژە چەند دەچی زۆرە. باشە دەتەوێت چه پەیامێک ئاڕاستەی وەزیری خوێندنی باڵا بکەی و بۆچی لە ئێستاکەدا گردبوونەتەوە؟ دیارە ئەمە پێشتریش پامی خۆمان ئاراستە کردوون کە چەند جارێک هاتوونە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا بەڵام بەداخەوە وەڵامەکانیان وەک پێویست نەبوو تەنها بە سەطحی وەڵامێکیان داوینێتەوە بەڕێیان کردوین و بیانووی ئەوەی کە قەیرانی دارایی هەیە بەداخەوە داواکاریەکانیان جێبەجێ نەکردوین بەڵام ئەم جارە جیاواز جارەکانی تر کە بارودۆخی کوردستان هەرێمی کوردستان چاک بووە و پاشەکەوت نەماوە بەم شێوەیە توانین بڵێن داواکاریەکانمان سڕتر بکەینەوە و بتوانین کە زیاتر فشار لەسەر حکوومەت دروست بکەین بۆ ئەوەی کە داواکاریەکانمان جێبەجێ بکەن. تا مەصروفی ئێکجار زۆر لەسەر قوتابیە ئەم دەرماڵەی تا ڕادێ کەمێک ئاسان دەکرێت شانی قوتابی موچێکی کەمی ئێمە پێ نادرێ ینی نازانم حکوومەت ئیشی چییە؟ ئێمە ئەمەزمانەوەی باری بژێوی خوێنکاران بە تەواوەتی جێگیر بێت لەگەڵ هەڵگرتنی پاشەکەوتی موچە دەرماڵەکانی مەش بگەڕێتەوە. دەرماڵەکە خۆی هیچ نییە بەڵام بۆ چینی قوتابی زۆرە. من ئاگادارم هەر ئەم ساڵ باوکێک فەردە ئاردێکی بۆ کچەکەی فرۆشتووە پارەی فەردە ئاردەکەی داوە لە کوردستان فەردە ئاردێک 13,000 15,000 تابیەک بە پارەی فەردە ئاردێک بگەڕێتەوە داخلی لە ماڵەوە بۆ گەڕانەوەی دەرماڵەکانمان قسەی هەموو خوێندکارانەیە کە لێرەیە
باشە بۆ دەرماڵەکانتان بڕێنرا سەرەتا ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی بە بڕیاری ئەنجومەنی وەزیران بڕیارێکی هەڵەیدا کە کاریگەری هەبوو لەسەر قوت و داهاتی خوێندکاران و قوتابیان بڕیارەکان بەڕاستی هەڵە بوو ئێمەش بە پێویستمانزانی بۆ سێم گرتبوونەوەی خۆڕسکانە لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا ئەنجام بدەین داوایەکەیمان بۆ ئەنجومەنی وەزیرانە چونکە بڕیارەکە بەدەست ئەنجومەنی وەزیرانە باشە لێرەوە دەتەوێت یعنی ئەو پەیامە لە ڕێگەی وزارەی وەزیری خوێندنی باڵاوە بیباتە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بۆی بڕیارێک بدرێت بەڵێ یەکەمیان بڵێ ئەو هوکارەکەی بکە لێرە کۆبوونەوەی خوێندنتان چۆنە لە دوای بڕینی دەرماڵەکە بەڕاستی کەس و کارمان بۆتە شەیدی دەستی قەیرانی دارایی هیچ سەرسایشی داراییمان نییە زۆر قوتابی وازی لە خوێندن هێناوە بۆیە ئەمەش ناچار بوون لە ڕێگەی گربوونەوەیەکی خۆڕسکانە داواکانمان بگەینە لایەنی پەیوەندیدار نووسیوتە وەزیری خوێندنی باڵا ئاگاد لە بژێوی خوێندکاران نییە پێت وایە ئەو ئاگاداری بژێوی خوێندکاران نەبێ بەڕای من ئەگەر ئاگاداریش بێت خۆی بێخەم کردووە لە ئاستیان و لە سەریان نایەتە دانگ تا ڕادەیەکی زۆر بێ ئاگان لە قوتابیان خوێندکاران پارەکە پێم وابێ بۆ حکوومەت کەمە 6,000 بۆ قوتابی چەنە ئەم پارەیە بۆ قوتابی تا ئاسێکی زۆرە چونکە من ئاگادارم هەر ئەم ساڵ باوکێک فەردەئاردێکی بۆ کچەکەی فرۆشتووە پارەی فەردەئاردەکەی داوە لە کوردستان فەردەئاردێک 13,000 15,000 ئەکات ئەگەر قوتابیەک بە پارەی فەردەئاردێک بگەڕێتەوە داخلی لە ماڵەوە کەواتە 6,000 یاخود کە داوامان کردووە زیاد بکرێت لەوانەیە بەشی قوتابی هەژارەکان بکات بەڵێ بۆ قوتابیە بژێوی خوێندکاران چۆنە لە ئێستاکەدا بیستوتە هیچ خوێندکارێک وازی لە خوێندنێ نابێ یان هاوڕێکانی کۆمەچیان بۆ کردێ بەس بۆی لە خوێندن بەردەوام بێ بەڵێ بێگومان لە زۆربەی هەرە زۆریزان کەوکانی کوردستان کۆمەکراوە بۆ خوێندکارانی فەقیر و هەژار و قوتابیشمان لەگەڵ بووە هەر لەبەر ئەوەی کە نەیتوانیوە هاتو چۆ بکات یاخود لە داخلی نەیتوانیوە بگوزارێنێت وازی هێناوە یان قوتابیمان لەگەڵ و لە داخلی هەبووە هەموو ئیشەکانی داخلی خۆی ئەکات تەنها ئەوەی کە پارەی داخلیەکە نەدات ئیدی کەوای لێهات وابزانم ئاخر دەرەجەی خراپی بژێوی قوتابیانە باشە دەستە خۆش بێ خۆشەویستان من لەگەڵتان بەردەوام دەم زیاتر دەمەوێت پامی و قوتابیانەتان بۆ بگوازمەوە کە لێرە گرت بوونەتەوە تۆکو قوتابیەک بۆچی لە ئێستاکەدا کۆبوویتێتەوە و شیعارێکت بەرز کردوێتەوە نووسست بەڵێ بۆ گەڕانەوەی دەرماڵەکانمان پێت وایە ئێستا ئەو کات و ساتەیە گونجاوە بۆ گەڕانەوەی دەرماڵەکان یان تا چەند پێت وایە ئەم بڕیارەی کە درا دەرماڵی قوتابی بڕێ ئەم بڕیارێکی تەندروست بوو بڕیارێک بوو لەجێ خۆی بوو زۆر سپاس بەخێر بێن کە دەنجی قوتابیە گواستنەوە زۆر سپاسان دەکەم و لەگەڵەوەیە ئێمە ئەو گرتبوونەوە بە شێوەیەکی خۆڕسکانە ئەمانەویکەن کە دوور بێت لە دەستی حیزب و گلانی هەر کەسێک بێ چونکە ئێمە قوتابی نامانەوێت سەر بە هیچ لایەنێک بین ئەمانەوێت دەنجی خۆمان بگەین کە ئەو مافی لێمان بڕاوە بەدەستی بێنینەوە کە دەرماڵەکەمانە و ئەمانەوێ ئەو بەشە دارایی کە پێشتر بڕابوو کە بەهۆی قەیرانی داراییەوە بەسەر وڵاتی خۆماندا هەرێمی کوردستانە و ویستمانە بە شێوەیەکی ئاسایی ئەم دەرماڵەیە داوا بکەینەوە بە شێوەیە کە خۆمان ئەمانەوێ کە دوور بینەوە چونکە بەشی زۆربەی قوتابی هەیە ژیانی تۆزە ناخۆشە لە ڕووی داراییەوە باشە هیچ قوتابیت بیستووە وازی لە خوێندن هێنابێ یان ڕەوشی خوێندنیەوە نەکورس ببێ هاوڕەکانی کۆمەچیان کردبێ بۆی بە لە خوێندن بەردەوام بێ بەڵێ بە دڵنیاوێت یەک لە هەر نزیکەکان هاوڕێیەکی خۆمە کە ناتوانم ناوەکەی بدەین بەداخەوە زۆر هەیەوە دەنگوازی لە خوێندن ناوەیان کۆمەکی بۆ کراوە بێزگەل لە کۆمەکەکەەوە لەگەڵ ئەوەش وازیشی هێناوە چونکە نەیتوانیەوە کەسێکی دیار بووە زۆر زیرەک بووە زۆر بەتوانە بووە هەر وازیشی هێناوە لە بەشێکی بەرزیشا بووە باشە دەتەوێت شتێک ئاڕاستی وەزیری خوێندنی باڵا بکە ئێستا لە بەردەم وزارەتی خوێندنی باڵا و پێم وابووە زیرەکەش نەنێ و بیناکەیەدا داوای منەوەیە کە بەدەم ئەو خوێنکار و قوتابیانە بێن کە ئەو شیعارەیان بەرز کردوێتەوە و داوام ئەوەیە کە نەهاوەتی ئەو قوتابیانە ببیستین کە لەم وەرزەیە ئاچیتەوە ماڵەوە کەنگر ئەفرۆشە بۆ ئەوی بژێوی ژیانی خۆی دابین کە قوتابی هەیە لە قسم داخلی هەموو ئیشێکی ناو قاوشەکەی خۆی ئەکا بەس بۆ ئەوەی دەرماڵی ئەو خواردنە نەیدا ژیانی خۆی
تەرخان کردو بەس بۆ ئەوە کە لەلایانی معنەویەوە زۆر ڕووخاوە لەوانێت لای هاوڕەکانە بە شێوەیەشتر سیر بکرێ. زۆر سپاس. بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی گوێبیستی بوون پەیامی بەشێک لە خوێندکاران بوو کە پێمان بۆ ئەمە بەشێکی کەم بوون لەو ناڕزایانەی کە لە نێو زانکۆکان بەردەوام دەبیستی کە ڕەوشی خوێندکاران زۆر قۆسە دیارە داواکارێکە یەوان زۆر نییە داواکاریەوانەوەی گەڕانەوەی 6,000 بۆ هەر قوتابیەک کە لە ئێستادا بۆتە پێویستیەکی سەرەکیان و یەکێک لە قوتابیان ئاماژەی بۆیدا جگەلەوەی کە ئێمە بێهیوا کراوین لە دامەزراندن تەنانەت وامان لێ دەکەن کە ئەوەندە بێهیوا بووین ینی واز لە خوێندنیش بێنی بەڵام ئەمە هەر بەردەوامین بەڵام بەڕاستی قەیرانی دارایی کە بەرەوەکمان بگرێت ئێمە ناتوانین بەردەوامین بێگومان چەندین چیرۆکی تراژیدیا و ناخۆشێ لە نێو زانکۆکان هەر کاتێک گوزەر بکەی بە نێو زانکۆکان دەبینی چەندین خوێندکاری فەقیر هەروەکو ئەنمونەی کە تازە گوێبیستی بوون باوکێک فەردە ئاردی ماڵەکەی دەفرۆشێ تەنها بۆی کچەکەی لە خوێندن بەردەوام بێ دیارە قوتابیان مەسروفاتێکی زۆریان هەیە تەنانەت لە نێو زانکۆکەش یانی هەر قوتابیەک کە بۆ نمونە بەس مەسرفی مەلزەمەکەی لەوانەیە مانگانە زیاتر هەروەکو تەڵەبەیەکە باسێکە زیاتر لە 100,000 بێ بەس پارێکە مەرزەمەکانی پێدەکڕێ بەڵێ ئەزیزانم ئەوەی گوێبیستی بوون پەیامی کۆمەڵی قوتابی کۆمەڵی قوتابی بوو کە کەمترین داوایان هەیە و ویشگەڕانەوەی دەرماڵەکانی بۆ هیوای ئەم بەرنامەمان بگاتە شوێنی مەبەست و قوتابیان هاوکاری بکرێن و قوتابیان دەرماڵەکانیان بۆ بگەڕێنەوە ئەزیزانم بەم ئەندازە گەشتمە کۆتای ئەڵخێمزارەی بەرنامەی پەیامی تۆوە تاڵخەیەکتر و بەرنمەیەکتر بەوەی خۆشەویست شادمەوە سڵاو ڕێزی عیمرانی پێشکەشکار و کامێرەوانی خۆشەویستم و تەڵب خۆشەویتان لێبێت تاڵخەیەکتر بە دیدنتان شاد دەبم بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ